سلااو طبعا زۆربەمان جێمان لە براندی ڕۆلکس بۆ یان ساعتەکانی ڕۆلکس و زۆربەی ئەوی کە لە کوردستان خەڵک پێیتیان لە دەستیتی زۆربەی طبعاان فیکە ئەسلی نیە بەوەی نرخی ڕاستەقینەی ساعتەکانی ڕۆلکس زۆر بەرزە و تەفاسیلەکانیشی زۆر بەرزە و دەکارەکانی تداتی ئەمە لە ڤیددیوی تۆزێک بە کورتی بۆتان باز دەکەم ساعتی ڕۆلکس بیلیار لە ساڵی چەندەوە ئەو براندە دروست بۆ و شێوازی هیچکردنیان چۆن بۆ گەیشتۆتە چی ڤیددیوەکە کورت و خێرا و خۆش دەبیتن و زۆر معقد و تەفاسیلی وردی تێدا نابی بەس یەک شتان پێ بڵێم دەزانن لەبەرچی ساحێبەکەی کە ئەوەی کە دامێزرێنەری کۆمپانیاکێ ویزدۆرف دەیڤس بۆچی ناوی لێ ناو ڕۆلکس ئەگەر دەتوێت بزانین چاوەڕێکە تا کۆتایی ڤیددیوەکە پێتان دەڵێن بۆچی ویزدۆرف دەیڤس ناوی لە کۆمپانیاکەی نایە ڕۆلکس طبعاان کۆمپانیای ڕۆلکس لە ساڵی 1905 دادەمەزرێت لەلایەن هەر ویزدۆرف دەیڤس ئان هانس ئالفرد ئەو دوو کەسە پێکە ئەو کۆمپانیای دادەمەزرێنن بخۆی کۆمپانیاکە سوئیسری نیە لە بیدایەتەوە لە سوئیسرا نابێ مەقڕی ڕئیسی کۆمپانیاکە لە بەریتانیا دەبی دوای ئەوەی لەبەر ئەوەی زۆری تاکس و ئەو قورسایی کە حکوومەتی بەریتانیا دایدێنێ بەسەر کۆمپانیاکە دیگوازنەوە بۆ سوئیسرا ئەو کات لەو کاتەوە ئیترا تا ئێستا هەر لە سوئیسرا دەبینێتن و طبعاان کۆمپانیاکە داهاتی ساڵانەی ئێستا نزیکەی 4.5 ملیارد دلارە یعنی لە ڕێنجی 4 بۆ 4.5 ملیارد دلار ئەوە داهاتی ساڵانەیتی و لە هەمان کاتیشدا نرخی براندەکەی نرخی تەسویقی مارکتینگی براندەکەی نزیکەی 9 ملیارد دلارە طبعاان ڕۆلکس بۆ بەناوبانگ کە ساعتەکانی بێتام دیقەیان باشە ینی پاتری و بێزگەلەوەی کە ساعتەکە 30 ساڵ دەستت نەکەی بۆ یەک ئەوەش سانیە ملی سێکەندیش پێش و پاش ناکەویتن و هەروەها هەر ساعتێکی ڕۆلکس کە دروست دەکرێت نزیکەی ساڵێکی دەوێت بۆەوەی بە تەواوەتی دروست بکرێت هەروەها لە خلالی ئەوەی کە دروست دەکرێتن نزیکەی 15 ڕۆژ لەژێر مەزموعە تێستێکی زۆر قورس و معقد و ئەکستریم دەبێت بۆ ئەوی ساعتەکە لە هەموو تێستەکان دەربچی لەبەر ئەوەی هەدەف و هەموو پۆینتی ڕۆلکس ئەوەیە کە ساعتێک دروستکەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان ینی سوپەر تۆپ کواڵیتی بی لەبەرەوەی ساڵێکیشی دەوێت ئەو شتانێک کە لە ناویشی بەکارهاتوە هەر هەمویان ئیشی دەستە و هەروە ئەو مادانەی کە بەکاردێ ئەڵماسە زێڕە پلاتینیۆمە نیکڵە ستانلستیلە ئەو هەمویان ستاندەردێکی خۆیان هەیە ئەو سەپلایەرانەی کە ئەو مادانەیان دراتێ دەبی بەپێی ئەو ستاندەردەی کە ڕۆلکس دایناوە بۆیان ئەو جەبیان داتێ بێزگەلەوەی کە ڕۆلکس ئەو هەموو بەڕای ئیختراعی هەیە ئەو هەموو بەڕای ئیختراعی هەیە کە ئەو شتانە چۆن بە شێوازێکی یونیک دروست بکاتن طبعاان ویزدۆرف دەیڤس کابرایەک بووە لە قەرنی 19 جینیەس بووە بە هەموو لە نوعەکان بلیمەت بووە لە مارکتینگ یعنی چۆن ئەو ڕۆلکسی ڕبت کردووە بەوەی کە ئێستا ئەو هایە بۆ نوعەیە کە هەموو یەکێک دەڵێ ڕۆلکس یەکسەر دیتە پێشاوی مەسەلەن دەڵێ بۆ نمونە وەکو مارسیز مەسەلەن وەکو BMW وەکو ئاودی ینی مەسەلە وەکو ڕۆز ڕایزیانی یەکسەر ئەو خەیاڵە بە مشکیرادێ لەبەرەوەی بردووتە تۆپ کواڵەتی تاوان ئەوی لەبەرچی لەبەرەوەی لە ساڵی 1926 ژنێک بەناوی مرسیدس گێنز ئەو کاتە یەکێکی بەناوبانگ بوو ئەو یەکەمین جار ساعتێکی ئەو ساعتی لەدەست کردووە کە یەکەمین جار ڕۆلکس دروستی کردووە کە ساعتەکەوتە پرۆڤە لە ساڵی 1926 و زائیدەنیش دوای ئەوە لە ساڵی 1933 یەکەمین کەس توانوێتی بە تیارە بفرێت لەسەر ئێڤرست ساعتی ڕۆلکسی لەدەست بووە یعنی هەرچی ئیڤێنتێک و هەرچی مەراسیمێکی مێژووی و بەهێز و بەقوتە بووە لە دنیا کە ڕووی داوەیان بەتەما بۆ ڕوو بداتن هەموو ڕەبت کراوە بە ئەوە کەسە یان ڕۆلکسی لەدەست بووە یان ئەو کەسە ڕۆلکسی هەیە ئەوەیە مۆزوعەکە ئەوەی فکرەکەی مارکتینگ چۆن هەموو شتێک ڕەبتکەی بە ینی بە هەرچی شتی زەخمێکە ڕووداتن ڕەبتیکەی بۆ خۆت و زائیدەنیش ساعتەکان ڕۆلکس پارەی تێچوونی نزیکەی 160 بە ئەڤرست 160 نرخی ساعتەکەی بۆ نە ساعتەکەگە بە 1 ملیۆن دلار بکڕی نزیکەی 6 دەفتەری تێدەچیتن ئەو 6 دەفتەرەش بۆ چ بەکاردێتن بۆ ئەو مادانەی کە بەکار هاتیە و زائیدەن معاش و مۆزەف و ئەو شتانە سەتاچلی تەکلیفەی ساعتەکە 160 قازانج و خێرە هەروە هەرزانترین ساعتی ڕۆلکس کە ئێستا نرخی 2300 دلارە ئەوە چەند ساڵێک پێش ئێستا 900 دلار بۆ ئێستاویشان ساری گران کە لە بەرەوەی چەند ساری گرانتربی خەڵک زیاتر ئەوەی لەسەرتر دەبیتن و زیاتر خەڵک حەزی لێ دەبیتن طبعاان گرانی ساعتی ڕۆلکس وەلیەکی دیە زیاتر براندەکە زیاتر خەڵک حەزی لێبی زیاتر خەڵک
بڵێ ئەو براندە لوکزوری دەرەجەیەکە. طبعا یەکشتی خۆشتان بۆ باسکەم لەسەر براندی لەسەر کۆمپانیا ڕۆلێکس. طبعا ڕۆلێکس ئەو کابرایە ویلزدۆرف دەیڤس فاوندیشن هەیە کە ئەو فاوندیشنە لەبەرەوەی کابرایە منداڵی نەبووە مەجموعە قانونێکی زۆر قورسیدانەوە بۆی کە کاتێک ئەو بمرێ ئەو کۆمپانیا بچێ بۆکێ لەبەرەوەی ئەو قانونانە لەسەر هیچی تەطبیق ناکرێتن ئەو کۆمپانیا نەقل بۆ ئەو فاوندیشن، یعنی ئەو کۆمپانیا هیچ خاوەنێکی نییە، مەجموعە نەفەرێک بەڕێوەی دەبن و تەواو ئەو پارەی یعنی هیچ کەسێک نییە زەختیان لێ بکا بڵێ وەڵا سەهمم وایە و لە بۆرسێ و ئەمن ئەوەندە بیستثمار کردی ئەوەندە مۆبەرهێنانی یا لە کۆمپانیا دەبی مەبیعاتان بکەنە دوو قات و سێ قات. بۆی ئەو کەسانێک کە لە ڕۆلێکس ئیش دەکەن مێشکیان ساف بە ڕیلاکسی ئیش خۆیان دەکەن ئەوەندە عەدەدە سەعاتێ دروست دەکەن کە پێویستە دروست بکەن لە ساڵەکی و چەندیشیان خێر کرد بۆ نا لەوەی خوا بینێری ئەوەندە بەسە، ینی مەسەلەن ئەوەندەی خاچان دەکەن کە ئەوەندە لە مەساریفی شەریکە و شتەکە دەدرێتن بۆ نمونە مەعاشە کولفەی ئەو شتانەیە ئەو شتانێکی لەسەریان ما باقی ئەو پارەی دەبینێتەوە ئەو پارەی دووبارە ئیستثمار دەکرێتەوە لە تەتەور پێکردنی شەریکە، یعنی بۆیە هیچ مدیرێک لەسەر نیە زەخت لێ بکا بڵێ تارگێت لەسەرەوە بگێ ئەوەندە مەبیعاتە ئەگەر نەگەی ئەوەندە مەبیعاتە ئینسەنتیڤ وەرناگریان دەردەکرێیان ئەو شتانە. بۆیە ئەوەی لە ڕۆلێکس ئیش دەکا هەز دەکا لە کەش و هەوایەک و جەوەکی زۆر ڕۆمانسی و ڕیلاکس و جەوەکی خۆش ئیش دەکاتن لەبەرەوەی هیچ زەختەکی لەسەر نییە. طبعا ئەو ڤیدیۆیارەوە بە کورتی بە ئەوەی ویستم بۆتان باس بکەم چکە خەڵکێکی زۆر لێرە سعاتی ڕۆلێکسی لەدەستە و فانی ڕۆلێکسە بەس گوتم بۆی هندێک ئەگەر پێشوی قەرار لە دەستی بکەوێت چ بە ئەسڵی بی چ بە عادوی کە زۆربەی عادیە طبعا جەوت هەبی ینی تێبگەی معلومات هەبی بزانی چیە نەک وەکوابی جوزت بۆ بژمێرە لیستێ نەگەی بڵێ ڕۆلێکسی و لە چ هاتیە و لە چ نهاتیە. طبعا بۆ ئەو شتێک کە وتم بۆ ناوی لێ ناو ڕۆلێکس طبعا میدیار ویستوێتی دیڤز ناوی لێ بنێ زۆر ناو بە خەیاڵاتی هیچ ناوەک ینی نەگەیشت ناوەکی دەڵێ لیان پرسی بۆ ناو لێ ناو ڕۆلێکس دەڵێ ڕۆژێک لە ڕۆژان گۆستێک جنۆکێک بەلام ڕۆیشتووە لە بم گوێستکەم وتوێتی ڕۆلێکس وتوێتی بەو نوعش وتوێتی ئیتر بۆ ئەمنیش دەقەوە بڕیارم داوە ناوی لێنم ڕۆلێکس.